ئەچین لای تۆرە میواری کورسات مەگەزین و باس لە ڕۆژی 30 ئەیلولەکەین کە دیاری کراوە بە ڕۆژی جیهانی وەرگێڕان و بابزانین کە ئەم ڕۆژە بۆچی دیاری کراوە و لەگەڵ ئەوەشە ئایا بابەتی وەرگێڕان تەنها ئاشنابوونە با کللتور و فەرهەنگ و بەشێک لەو بابەتانی کە لە وڵاتانی جیهانە ئەگوزارێتەوە پێویستە کات کە بە زمانی دایک بیان خوێنینەوە و پێیان ئاشنابین یاخۆت بابەتی وەرگێڕان بە شێوەیەکی گشتی ئامانج و هەروەها مەبەستی تریشی هەیە. میوانیم ئێوارەیەم زۆر بەڕێز دکتۆر دانا ئەحمەدە کە بەڕێزان نووسەر و مامۆستای زانکۆن و گفتوگۆکەین لەسەر ڕۆژی جیهانی وەرگێڕان. دکتۆر گیان سڵاوت لەبێم کاتت باش بێت. زۆر سپاس بۆ تۆ بەخێر بێی. جەبا بزانم ئایا بابەتی وەرگێڕان وەکو لە پێشێکێکەشە ئاماژەم پێکرد تەنها بۆ ئەوەیە کە ئێمە ئاشنا بین بە فەرهەنگ و کللتور و بابەتە نووسراوەکانی وڵاتانی دەوروبەرمان لە ڕێی وەرگێڕەکانەوە و کە وەریگەڕن سەر زمانی دایک جا ئینجا نەک تەنها بۆ کوردی بۆ تەواوی جیهانم بابەتە یاخود خۆی دیاریکردنی ڕۆژەکە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە. سوپاسانەکەم بەخێر بێ. ئەوەی کە لە ناو ئینسانە هەیە بەگشتی ئەنی مرۆڤ بەگشتی دوو جۆر ئایدیا هەیە، دوو جۆر بیرۆکە هەیە. جۆرێکیان ئەوەیە کە پێی ئەوترێ هاوبەشی مرۆیی، یعنی هەموومان تایە هاوبەشی، هەموو ئینسانیەتیایە هاوبەشە. بەکارهێنانی دەست بۆ نان خواردن بەسەر بۆ نمونە بەکارهێنانی قاچ بۆ ڕۆشتن، بیرکردنەوە لە بەرژەوەندی ئینسان. یعنی کۆمەڵێک ئایدیا هەیە، کۆمەڵی ئەفکار هەیە، کۆمەڵێک کردە هەیە کە ئەمە پێوتێ مشتەرەکی ئینسانی. بەشی دووەمی ئەوەیە کە تایبەتە بە هەر میلەت و کەلتورێک. هەر میلەتە و توراسێکی خۆی هەیە، هەر میلەتە و شێوازی بیرکردنەوەی خۆی هەیە، هەر میلەتە و حەزارەت و مەدەنیەتی خۆی هەیە، هەر میلەتە و مێژووی خۆی هەیە. ئەم مێژووە هەوڵدانە بۆ پێشکەوتن، هەوڵدانە بۆ سەربەستی و ئازادی، هەوڵدانە بۆ سەلماندنی خود و دروستکردنی چیانی نەتەوەیی و سنوور و دەوڵەت وە تا دوایی. شێوازی گەیاندنی ئەم ئەزمونە لە میلەتێکەوە بۆ میلەتێکی کرد تر بە مەبەستی سوود لێ وەرگرتنی، شێوازی گواستنەوەی بیرکردنەوەی نەتەوەیەک، بیرکردنەوەی فەیلسوفەکانی نەتەوەیەک، بیریارەکانی میلەتێک، شێوازی گەیاندن و با بڵێن وەرگێڕانی پێشکەوتن و تەکنۆلۆژیا لە زمانێکەوە بۆ زمانێکی جا پزیشکی بێ یا ئەندازیاری بێ یا هەر بۆوارێکی بێ، تەرجەمەکردنی ئەوە لە میلەتێکەوە لە گەلێکەوە بۆ گەلێکی تر پێوتێ وەرگێڕان. ئەمە وەرگێڕانە کەواتە لەمەوە ئەگەینە ئەوەی کە وەرگێڕان گرنگێکی زۆر زۆر گەورەی هەیە. ئەویش ئەوەیە ڕایەڵەی دروستکردنی پەیوەندی نێوان میلەتێک و میلەتێکی ترە. ئەمەیە ئاشنابوونی. خاڵی دووهەم سوود وەرگرتنە لە ئەزمموی ئەو میلەتانی تر لە بوارە جیاوازەکانی ژیانە، جا بواری ئینسانی بێ وەکو فەلسەفە، وەکو سایکۆلۆژیا، وەکو سۆسیۆلۆژیا، وەکو هەر کایەکی مرۆیی تر، یان بوارێکی پراکتیکی بێ وەکو تۆب، وەکو هەندەسە، وەکو فیزیا، وەکو بایۆلۆژیک و هەموو زانستەکانی تر. لێرەوە ئەگەینە ئەوەی کە ئینسان هەمیشە ئەو خۆشەویستیەوە بڵێن ئەو حەزی کێوماڵکردنی هەیە کە حەزەکە پێی بە دەوروبەری خۆی بەرێ. بۆیە تێکەڵبوونی یا گەیاندنی ئایدیا و بیرکردنەوە و مێژووی هەر میلەتێک بۆ میلەتێکی تر، گەیاندنی بیرۆکە و فەلسەفەی هەر میلەتێک بۆ میلەتێکی تر، گەیاندنی زادی بیرکردنەوەی فەیلسوفەکان لە میلەتێکەوە بۆ میلەتێکی تر بە درێژایی مێژوو بۆتە هۆی پێشکەوتنی میلەتی دووهەم و بۆتە هۆی ئەوەی کە ینی ئەمانیش بە شێوازی کەلتوری ئەو کەلتوری کە تەواجودی هێلەنا ئەو گەلەی خۆیانە بەو جۆرە سوود لە بیر و لە ئایدیای ئەو میلەتی بگرن. طبعاً بیرۆکەی وەرگێڕان زۆر زۆر کۆنە، لە ناو میلەتانە زۆر زۆر قەدیمە. باشە ینی تازەترین ئەو شتانەی کە هەبوون لە عەسری عەباسیەکانە هەبوو، مەسەڵەن بەیتی حیکمە هەبوو و مەسەڵەن دواتر لە ئەستەمبوڵ هەبووە، دواتر هەر لە ناو شاری خۆمان سلێمانیە بۆ ئەمانە لەبەرەوە زۆر کۆنە ئەزانی. بۆیە ینی لە مێژەوە مرۆڤ هەوڵی ئەوە یاوە کە سوود لە ئەزمموی میلەتانی تر لە دەوروبەری خۆی لە هەموو بابەتەکەش گرنگتر دکتۆر ئەوەیە ئەو کەسەی کە ئەبێتە وەرگێڕ و ئاشنامانەکات هەم خۆشی بە زمانێکی تری بیانی ئاشنا ئەبێت کەمەش خۆی کەسایەتێکی تر بۆ ئەو کەسە دروستەکات. ئەمەش خاتون ینی ئەمان باد بۆ ئەوەی کە ئەو کەسەی کە ئێستا مەسەڵەن من بە پێی پسپۆڕی خۆ من پسپۆڕی زمانی عەرەبی ئەو کەسەی کە تەرجەمەکە لە زمانی عەرەبی و بۆ زمانی کوردی بۆ نمونە
مفروضە لە مێژووی زمانی عەرەبی شار مێژووی زمان ئەڵێم ئاگادار بە مێژووی زمان بۆ چونکە واژە یعنی کەلیمە لەگەڵ ستراکچەر و ستراکتۆری زمان ئەی بنیادی زمان ڕستەیە یان گرەیە یارچێکە لەگەڵ ڕەوڕەوەی مێژوو ئەگۆڕێ ئینسان چۆن لەدایکە بێ و ئەمرێ و شەش لەدایکە بێ و ئەمرێ ڕستەش لەدایکە بێ زۆر وشەی کوردیش هەیە کە شاید حاڵی ئەوەن کە نەماوە هەندێکیان تازەن هەندێکیان تازە کراونەوە تازە پێ لەبەر ئەو ئەبێ ئەو کەسەی کە ئەبێ بە وەرگێڕ شارەزای مێژووی زمانەکە بێ ئەمە مەرجە بۆ هەموو وەرگێڕێک بۆ هەموو وەرگێڕێک مەرجە ئەنجا خاڵی دووەم ئەمە مەرجەکانی وەرگێڕانە بۆ دەمی تۆر داناوە ئاشنابین خاڵی دووهەم ئەوەیە کە ئەبێ لە سینتاکس و سیمانتیک و مۆرفۆلۆجیا و گرامەری ئەو زمانە شارەزا بێ ئەزانی شێوازی دانانی وشە شێوازی بەکارهێنانی وشە ئەمە یەک دوو سینتاکسی ئەو زمانە کامە بکەرە کامە بەرکارە کامە کردارە بەڵێ ئەنی تۆ بێ بزانی چێ ئەم ئیشەی کردو لە بۆنینەوەی ڕستە بە زمانی عەرەبی شاوایە تۆ بێ بزانی کامە فاعیل و کامە مەفعولە چونکە فاعیلەوەی کە ئیشەکەی کامە مەفعول بێەوەی کە ئیشەکەی ئەکەوێتە سەر ئەزانی ئەنجا بێ بزانی مەسەلەن کامە حالە کامە چوزانم ئەنواعی حالە مؤکیدە مؤسیسە ئەمانە هەموو بەیەکەوە خاڵی سێهەم ئەوەیە کە لە زمانی خۆی زمانی دایکەکەی خۆشی شارەزا بێمە زۆر گرنگە ئەزانی یعنی من نازانم ئەم قسەیە تا چەند ئەکەوێت لە سەرمانیاندا کوردیزانیش کەمە ئێستا چکە خاوەنی چەندین زاراوەشی ڕاستە یعنی ئەمە شتێکی زۆر گرنگە تۆ خۆ لەگەڵ زاراوەکانە بینە چۆنە ئێستا باسی زاراوە فەرموو خاڵی چوارەم ئەوەیە کە لە ئیدیۆمی زمانەکە شارەزا بێ ئیدیۆم ئەی مەسەل بۆ نمونە ئێستا ئێمە لە زمانی کوردیە باشە ئەڵێ فڵان کەس کڵاوی نایە سەری باشە ینی گاڵتەی پێکرد ڕاستە باشە ئەگەر من ئەمە لە ئیدیۆمی زمانەکە نەزانم طبعا هلا نقل كل كل عربي كش شلون وريجيرم والله موضوع قبعة على رأسي يعني كلاوي كنا ممكن يصير معناه شنيها أبي والله مسخرة منه واني قال طيبك يعني كان ما يقدوش لا برامبر هر بلين ايديومي شي ترى لزمان ترى شلون بويا قريت شلون دوزيتو لبروا يعني ورجران براستي بيجاني دو حضارات زور قرصة زور قرانة بيجاندني بهزاران وششة برامبر يكتر انجا طبعا انجاينا سر موضوع عندنا كباسيكي مسألة زاراوة دو جورة زاراوة كي حاضر لبردسمانه يعني ترمي حاضر لبردسمانه ولا بيش امو اتفاق خرا ولا سري كبكار بهنري باشا بينما هندي وشي تر هي لزمانه كان تركي كي بكردي برامرينيا أو زور دروست مفروضة لا حكمت وزارة روشنبيري لجنيها به لجني زاراويها به صالي 1907 لبغا مجمع علمي كرديها بوكوري زناري كرتها ولا بغا كحرتي فطاحلي علماء كرتها ولا ولا ما وصلش محمد خالد الرحمة به مثلا بون دكتور كمال المظهري اللي بو دكتور الرحماني حاجي ملامر في اللي بو مثلا دكتور القارجا في اللي بو فلان اللي بو هرشي زمان زاني كردي اللي بو باشا امانه لجنه تایبەتی یان هەبووە لجنه بە جوگرافیا لجنه بە مێژوو لجنه بە فیزیا لجنه بە کیمیا لجنه بە چی هەموو عەدەدێکی هەموو ژمارەیەکی گۆڤاری کۆڕی زانیاری کورد بێنە لە کۆتاییەکەیەوە نازانم ئێستا ینی ژمارە کۆنەکان ما بەیانە لە کۆتاییەکەیەوە نووسراوە کاری لیژنەکان هەر لیژنەیە و کۆمەڵێک زاراوەی هێناوە من لە زمانی عەرەبیەوە كوال أما برامبري نية هاتون اتفاقيان كدو باش دراسة كردن قشتونا تزاراوي بويدان ورزماني كليا زي بس أما قراري حكومتي حاولوا ما نجوبون شي زور أنجات طبعا اشتكي كيك زوزو قرن قبلها موضوع يقرتوي زمانه يعني يكشك لو فاكترة قرنقانا وباس يومان كريت من
کەم کەس لێشم پرسی وتم بزانم چەند زاراوە لە پێی ئاشنای بە هەموو زاراوەکان ئاشنای نەک زاراوە شێوەزارە شێوەزارەکان شێوەزار سێرکە دوو جۆر شێوەزارەیە ڕێزم هەیە بۆ هەموو هەورامیەکان لەگەڵ هەورامیە زۆر کێشەمەیە دکتۆر ینی شێوەزارێکی زۆر جوانە بەس بەڕاستی قورسە زۆر قورسەوە نیە قورسە جا بە عەرزەکەم دوو جۆر شێوەزارەیە شێوەزارێک هەیە وەکو باسێکی مەسەوی هەورامیە ئەوەی زازاییە ئەوەی کرمانجیە سۆرانی ڕاستە شێوەزارێک هەیە ئەوێ بە زمانی ستانداری میلەتەکە وەکو ئێمە ئێستا ئەم شێوەزارە سۆرانەی ئێمە بە قەراری پەرلەمان ساڵی 92 بووە بە زمانی فەرمی کوردی جا لێرە یەک پرسیارم بۆ دەست بوو بەڵێ ڕاگەیاندنەکان بە شێوەیەکی گشتی اینجا با پرسیاری ئەوکە هەر لە منەوە دەست پێ بکە دکتۆر وەڵاهی تۆ نازانم آخر ئێستا شێوازی قسەکردنەکە بۆ نمونە لێرەوە با لە کەناڵی کورساتەوە دەست پێ بکەین و فراوانی کەین بۆ هەموو کەناڵەکانی تریش ئایا ئێمە بە تایبەت پێشکەشکارەکانمان چونکە ڕاستەوخۆ بەربینەر ئەکەون و پرسیارەکانیان ڕاستەوخۆ بەربینەرەکەوێ گفتوگۆکانیان بە هەمان شێوەیە ئایا ئێمە زمانی بەردەم شاشەمان یاخود بڵم قسەکردن و پرسیارکردنی بەردەم شاشەمان لەگەڵ ئەوەی کە ڕۆژانی کای خود بڵم کاتی ئاسایی ئێمە گفتوگۆی پێکەین و پێ ئاخەفین و قسەی پێ ئەەکەین بە هەمان شێوەیە ئایا ئەم بابەتە خەلەلی زۆرتیایە گرفتی زۆرتیایە تێگەم لێت قسەکە زۆر تاوا پرسیارەکە زۆر جوانە سێ جۆر زمان هەیە سێ ئاستە یەکەم زمان زمانی ئەدەبە ئەدەب زمانی شعر زمانێکە خەیاڵی تایە خەیاڵ ئەزای مەسەن تۆ ئەو شعرە جوانەکەت بە ینی خەیاڵێکی جوانت بۆ دروستەکە جوانت بۆ دروستە ئاستی خواری شەواستی زمانی خەڵکی قسەکردنە ئاستی ناوەڕاست ئاستی زمانی ڕاگەیاندنە گرنگترین زمان گرنگترین ئاستی زمانی ڕاگەیاندنە گرنگترین بۆ چونکە بریتیە لە زمانی خەڵک بەڵام بە سراکچەرێکی ڕێک و پێک یعنی ئیتیباعی بڵێن شوێن هەموو قاعدەکان و ڕێساکانی زمانی ئەو میلەتەکەوێت زمانی بۆ زمانی خۆمانەکەوێت بۆیە ڕاگەیاندن ڕۆڵێکی گەورە ئەبینێ لێخستنی زمانە وەرکە قورسەکەشی لە زۆر گەورەیە ئاجا من نوکتێکی خۆش بۆ بژێڕەوە فەرموو دکتۆر ئەگەر وەخت ماوە فەرموو وەخت ماوە ساڵی 2019 بوو بە لافاو لە سلێمانی ینی باران زۆر باری طبعا لە هەر کەناڵێ شتێکم گوێ لێ بوو یەکێگەی و لافاو کەوتەوە یەکێگەی و لافاو هەڵساوە یەکێگەی و لافاو ڕۆی داوە لافاو دروست بووە ئەمە زۆر ئاسانە تاوانەکە غەرەکەوینی خۆی هەیە بۆ معلومات ڕاستە لە زمانی کوریا دوو پێشگر هەیە دوو پێشگری هەڵ لەگەڵ پێشگری دا هەڵ بۆ سەرەوەی هەڵی هەڵی دا هەڵی خست هەڵی ماڵی باشە عکسەکەی چییە دای ڕەمان دای خست دای پۆشی داینا مەسەلەن ئەمە زۆر ئاسانە ئەیکە لافاو چییە لافاو بریتیە لە بەرزبوونەوەی ئەو لە ئاسی ڕووی دەریاوە نیە ئەیکاتە هەڵەسێتەوە ڕاستە ئەم هەموو غەڵەتە بۆکەی لەبەر ئەوە کاری ڕاگەیاندن ینی کەناڵەکان بەڕاستی ڕۆڵێکی گەورە ئەبینن لە جوانکردن و لە ڕاستکردنەوەی زمانە چونکە ئاگادار بە هەر زمانێک هەر میلەتێک زمانی ساغ نەبێ میلەتێکی ساغ نییە دەستخۆش اینجا کاتێکی کەمم ماوە پرسیارەکەم لەسەر کات ماوە بەڵام کاتەکە زۆر کەمە پرسیارم لەسەر ڕۆڵی تەکنەلۆژیایە بۆ ئێستا و بۆ ئەم سەردەما لە بابەتی وەرگێڕانە خۆی ئەوە 2 سەعاتیشی دکتۆرگیان بەڵام هەر بە کورتی وەڵام بیتەوە بزانم کورتی پێت بڵێ ئەو وەرگێڕانی کە ئێمە با بڵین لە ڕێی هەندێک سایتەوە ئەگەر ناوی یەک سایت بێنم ئەویش زۆری نەمان لە جیهانە بەکارێنین گۆگڵ ترانسلیتە کە ئەمە نازانم ئایا وەرگێڕانەکە دروستە یاخودنا ئەمە وشەمان بۆ ئەکات بە بەڵێ وەرەگەڕێت یاخود ئەمە ڕستەکان وەرئەگەڕێ و چ جیاوازێکی شێ لەگەڵ ئەو وەرگێڕانەی کە وەرگێڕێکدا ئەنیشێت جاری وایە ساڵێکی پێ ئەچێت بۆ ئەوەی کە کارێکی وەرگێڕان بخاتە بەردەستی ئێمە دوو جیاوازی زۆر گەورەی هەیە جیاوازی یەکەم ئەوەیە کە ئەوە بیرکردنەوەی نییە ئێمە بیرەکەینەوە ڕاستە لەبەرەوە لە دەقێک تێ ئەگەین بە تەواوەتی ئەژین لەگەڵی ئەنجای نووسینەوە بە تایبەتی دوو جۆر وەرگێڕان هەیە وەرگێڕانێکی حرفی کە ئەوەی ئیشی ئەو گوگڵ ترانسلیتەیە بەڵام وەرگێڕانێک هەیە پێوتێ وەرگێڕانی بیرۆکە گەیاندن و نەقڵکردنی بیرۆکە ئەوە مهمە
تەرجمەی ڕاستەقینە ئەوەیە بگونمان وایە کە تۆ بەر وەرەقەکە و بەر کتێبەکە ئەکەویت بەر تەواوی هێستەکانەکەویت بە هیچ جۆرێ ئەوەت بۆ ناکە. خاڵی دووهم ئەوەیە کە ئینسانێک لەگەڵ عەقڵێکی ناو ئەو کتێبە، یعنی عەقڵی تۆ لەگەڵ عەقڵێکی ناو ئەو کتێبە قساکە حیوارەکە هەتا گاتە ئەنجامێ، بەینەما ئەو حیواری نییە. تۆ دەقەکەی ئێدەیتێ و کوردێکە یا عەرەبێکە یا ئینگلیزیەکە دەهات. لەبەرەوە یعنی متەرجمێکی بێڕاحە، متەرجمێکی بێبیرە. زۆر باش. اینجا وەکو ئەمان با بڵێم دوا پرسیارم وەرگێڕمان هەیە و وەرگێڕی زۆر باشیشمان هەیە کە زۆرێک لەو کتێبانی لە تەنانەت زمانە زیندووکانی جیهانە وەرگێڕن بۆ سەر زمانی کوردی. بەڵام هەندێک هەوڵ هەیە بە پێچەوانەوەیە شیعرە بینین شعری بەشێک لە شاعیرە دیارەکان ئەکرێن بە زمانە زیندووکانی جیهان و هەندێک لە ڕۆمانە دیارەکانیش ئەبینین کە بەتایبەت هەندێک لە ڕۆمان نووس و لە نووسەرە گەورەکانیش ئەبینین کە با بڵێم نووسینەکان و بابەتە ئەدەبیەکانیان وەرگێڕن سەر زمانە زیندووکانی جیهان. ئەم چۆ هەوڵانە خۆت وەکو نووسەرێک چۆنە بینی؟ بەڕاستی جێگەی خۆیتی من باسی ئەوە بکەم. من سەرنووسەری گۆڤاری سەردەمی عەرەبیم لە دەستگای سەردەم هەوڵێکی باشی هەیە لە وەرگێڕانی بیرۆکەی بیرمەند و فەیلسوفەکانی دنیا بۆ زمانی کوردی، بەڵام بە بەرنامە ئیشەکە بە بەرنامە، یعنی شتێک لەگەڵ تەرجەمەیەکە کە لەگەڵ کللتوری ئەم میلەتە بگۆنجێ، چکۆش نقطەیەکی گەورەیە. خۆ دنیا پڕە لە کتێب هەمووی باش نییە گەل لێبێ تۆ چی هەڵەبژێری بۆی تەرجەمەیەکی ڕاستە زۆر گرنگە ڕاستە، ینی بە سانسۆری کەبێت چ لە ڕووی فکرەوە چ لە ڕووی زمانەوە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم وەکو خۆت وتە وەرگێڕی زۆر باشمانەیە. ئێستا هەر لەو سلێمانیە کۆمەڵێکی زۆر باشمانەیە، مەسەڵەن کاک ئازاد بەرزنجی و کاک ڕۆڤێکە دووکێکمانە بەڕاستیەم و وەرگێڕی باشە. من خۆم حەوت دیوانی مامۆستا شێرکۆبێ کەسم کردووە بە عەرەبی. ئەنجا لەسەر ئەو ئەزمونە وەڵامی ئەو پرسیارە دێدەمەوە. ئێستا بڕوا بکە، ئێستا هەموو وڵاتانی عەرەبی بە یعنی گەشتوونەتە ئەوەی کە لە شێرکۆبێکەس تێبگەن کە تێ ئەگەن لەسەر نووسن، یعنی نووسەری وا گەورەیان هاتۆتە سەر خەت و مەقالەی وا جوای نووسیوە لەسەر شیعری شێرکۆ مەگەر یعنی خۆشمان وانەڵێ زانی لەبەرەوە گەیاندنی خۆت بە دنیا زۆر گرنگە، زۆر دەڕێی وەرگێڕانەوە. ئێستا بۆ نمونە لە وڵاتێکی وەکو ئەمریکا شعری شێرکۆبێکە زە خوێندرێ لە مەکتەب. ئەمە بەچی گەیشتۆتە ئەوێ؟ بێگومان بە وەرگێڕان گەیشتە. لەبەر ئەوە وەرگێڕانی خۆت ئێستا مشکلی ئێمە بەغا هەر ئەوەیە زانی ئێمە نەمانتوانیوە متمانەیەک دروستکەین پردێکی پەیوەندی بەهێز دروستکەین لە بینی خۆ بەچی وەکرێ بە زمانەکرێ بە وەرگێڕانەکرێ. لەبەرەوە گەیاندنی خۆت وەکو مێژوو، وەکو ئەدەبیات، وەکو شێوازی بیرکردنەوەت، وەکو میلەت ئەزانی وەرگێڕانی خۆت بۆ هەموو میلەتانی دەوروبەری خۆت و بۆ دنیا هەر بە وەرگێڕانە. ئەمە گەیاندنی کۆڵەکەیەکی زۆر گەورەیە بۆ ئایندەی ژیاری میلەتی کورد. زۆر سوپاس بۆ دکتۆر دانا ئەحمەد نووسەر و مامۆستای زانکۆ کە ئەمڕۆ لە ڕۆژی جیهانی وەرگێڕانە گفتوگۆمان کرد لەسەر ئەو بابەتەوە و سوپاس بۆ تەواوی زانیاریەکانت وەرگیان. سوپاس بۆتەوە، خێر بێی.